يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسەکەماندا بە ناونیشانی متمانە و هۆیەکانی نەمانی متمانە لە ناو خەڵکیدا بەگشتی لە ئەمڕۆدا گەیشتینە بەشی چوارەم و دەڵێن وەبیللهی التەوفیق. پێشتر باسمان کرد کە ئەو هۆکارانەی دەبنە نەمانی متمانە لە دڵ و دەرونی ئینساندا خاڵی یەکەم بریتی بوو لەوەی کە ئەو کەسانەی پێشەنگن، ئەوانەی کەوا ڕابەرایەتی خەڵک دەکەن، قسە بۆ خەڵک دەکەن، پەیامیان پێیە، جاو پەیامە ئاینی بێ، پەیامێکی سیاسی بێ، پەیامێکی ڕۆشنبیری بێ، پەیامێکی کۆمەڵایەتی بێ، ئەگەر ئەو کەسانە خۆیان قسە و کرداریان یەک نەبێ، بەڕاستی خەڵکی وای لێ دێ متمانەی نامێنێ. بۆیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە نەهی لەوە کردووە، لە ڕیزی گوناهە گەورەکانە دایناوە کاتێک کەوا مرۆڤ هەست بکە قسەیەک بکە، هەڵوێستێک دەرببڕێ، بەڵام بە کردار خۆی جێبەجێ نەکا. یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. پەروەردگار زۆری پێ ناخۆشە، زۆری پێ ناخۆشە کاتێک کە یەکێک لە ئەهلی ئیمان، لە ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم قسەیەک بکە بەڵام بە کردار جێبەجێ نەکا، بەڵام لە مەیدانی عەمەلا کاری پێ نەکا و تەنها قسە بێ، چونکە کاتێکە خەڵکی هەر قسەیان بیست ئەو کاتە متمانەیان بە قسەکان بە بیر و باوەڕەکانیش نامێنێ. لە مێژوودا دروشمەکان بۆیە بێبایەخ بوون، خۆ دروشمی زۆر جوان بەرز کراوەتەوە بۆ داکۆچی لە مافی کرێکار، لە مافی چەوساوە، لە مافی مەزلوم و ستەم لێکراو. بەڵام دەبینی لەبەر ئەوەی کە تەنها دروشم بوو، تەنها شیعار بوو، خەڵک بەرهەمی نەبینی، کرداری نەبینی، خەڵکی متمانەیان بە دروشمە جوانە شۆڕش گێڕیەکانیش نەما. دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیری گەورەی کورد باسی ئەوەمان بۆ دەکا کە چۆن سەردەمانێک خەڵک بە تەنها دروشمی وتووە، بەڵام چونکە لە کردارە هیچ بەرهەمێکی نەبووە، متمانە بە دروشمەکان نەماوە. پەشێوی شاعیر دەڵێ لەسەر ناوچاوانی زەردی ڕۆژنامەکان، لەسەر بۆریە نەوتەکان، لە دیواری ئاودەستخانەی مزگەوتەکان 10 ملیۆن جار نووسیمان بژی چەوساوە، نووسیمان بژی کرێکار، بەڵام هەموو نووسینەکان تەنها جارێ نەیانتوانی ببنە پارو تێرکەنزگی کرێکارێ. بەڵێ زۆر ڕاستە، بە هەزاران دروشم ناتوانێسکی کرێکارێک تێرکە. بۆیە کوردەواری خۆشمان پێشینانی گەورەی کورد جوانیان فەرمووە کە دەڵێن بە حەڵوا حەڵوا دەم شیرین نابێ. تۆ هەتا ئێستا هەتا ئێوارە باسی شیرینی و تامی شیرینی بۆ مرۆڤێک بکەی، کاتێک کە هیچ نەچێتە دەمیەوە، بەو شیعار و بەو حەڵوا حەڵوایە تامی دەمی شیرین نابێ. بۆیە خاڵی یەکەم کە پێشتریش لە وتارەکانی ڕابردوودا لەسەری قسەمان کرد ئەوە بوو یەکێک لە هۆکارە گەورەکانی نەمانی متمانە ئەوەیە کە ئەو کەسانەی پێشەنگن، ئەو کەسانی دروشمەکان بەرز دەکەنەوە، خۆیان لە مەیدانی کردارە جێبەجێ نەکەن. دووەم هۆکار بابەتەکان بشێوێندرێن، سەردەمێک بێتە پێشەوە، پێوەرەکان هەڵگەڕێنەوە. کاتێک کە کەسانێکی ئەمینداری ڕازگۆی دەستپاک لەناو کۆمەڵگادا متمانەیان پێ نەکرێ، خەڵک بڕوا بە قسەکانیان نەکا، کەچی لەولاوە کەسانێکی خائین، کەسانێکی درۆزن لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان و بینەران و بیسەران، ئەو کەسانەی کەوا هەمیشە خەریکی دەستبڕین و ساختەکاری و دەمامکاری و فێڵبازین، ئەو کەسانە ببنە جێگەی متمانەی خەڵک. دواتر خەڵک ڕاستیەکانی لێ دەشێوێ، خەڵک سەری لێ دەشێوێ و چاواشە دەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکا کە ئیمام ئەحمەد لە موسنەدا و
ئیمامی حاکم جێڕاوێتەوە بە صحیحی داناوە شێخ ئەلبانیش فەرموویەتی حەسەنە لە صحیحی جامیعە بە ژمارە فەرموودەی 1887 هێناوێتی سەروەرمان صلى الله عليه وسلم فەرموویەتی سيأتي على الناس سنوات خداعات يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين وينطق فيها الرويبضة قيل وما الرويبضة قال الرجل التافه وفي لفظ الرجل السفيه يتكلم في أمر العامة پیغمبری سەرۆرمان صلى الله عليه وسلم فەرموویەتی سيأتي على الناس سنوات خداعات خەڵکی نەباگا بن ساڵانێک بەسەر خەڵکی دادێن ساڵانێکی خەڵەتێنەرن ساڵانێکن خەداعاتون زۆر چەواشەکەرن واتە زمانێک بەسەر خەڵکی دادێ بار و زروفێک دێتە پێشەوە ئەو بار و زروفە ئەو بار و دۆخە ئەو ساڵانە خەداعاتون بەڕاستی خەڵکی چاواشەکراون بەڕاستی خەڵکی سەریان لێ دەشێوێ بەهۆی چیەوە خەڵک سەری لێ دەشێوێ يصدق فيها الكاذب هەمیشە درۆزن بە درۆزن ناسراوە بەوە جیاکراوەتەوە لە خەڵکی کە قسەی ڕاستی لێ نابیسترێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لەو ساڵە چاواشەکاریانەدا يصدق فيها الكاذب کەسێک کە پیشەی درۆزن نییە لە ناو خەڵکا بە ڕاستگۆ دەناسرێ خەڵک بڕوا بە قسەکانی ئەو درۆز نەدەکا بەڵام ويكذب فيها الصادق کەسێک کە ڕاستگۆیە هیچ خلافێک لە وعد و بەڵێن و قسەیدانە خەڵک متمانەی پێ ناکە خەڵک گوێی بۆ ناگرێ و قسە ڕاستگۆکانی ئەو بە درۆ دەزانێ بە پێچەوانەوە ويؤتمن فيها الخائن فەرمووی زمانێک دێ بەسەر خەڵکیدا ئالەو ساڵانەدا يؤتمن فيها الخائن ئەو کەسانەی ئەمیندارن ئەو کەسانەی کەوا دەسپاکن ئەو کەسانی کە متمانە پارێزن خەڵک بە خائینیان دەزانێ ويخون فيها الأمين ئەو کەسانەش کەوا ئەمیندارن کە بەڕێزن کە چاکن ئەو کەسانە بە خائین دەزاندرێن بە پێچەوانەشەوە ئەو کەسانی کە ناپاکن کە دەستپیسن کە گەندەڵن کەوا وعدیان درۆیە خەڵک بڕوایان پێ دەکا خەڵک بە ئەمیندار و جێگەی متمانەی خۆیان دەزانێ فەرمووی وينطق فيها الرويبضة ناکەس بەچە قسە دەکا بە ناوی خەڵکەوە وترای پێغەمبەری خوا ڕوەیبیضە مەبەستە لە چییە فەرمووی الرجل التافه ئینسانی سووک و سەلیم ئینسانێک کە بڕێزدار نییە کە بێڕێزە لە ناو خەڵکە ئەبێتە دەمسپی خەڵک لە لەفظێکە فەرمووی الرجل السفيه يتكلم في أمر العامة فەرمووی ئینسانی کەم عەقڵ قسە لە بارودۆخی گشتیدا دەکا کەسێکە نە پسپۆڕی هەیە نە شەهادەی هەیە نە زانستی بواری ئەو بوارەی پێیە لە بواری گشتی وڵاتدا دەست دەکا بە قسەکردن و لێدوان و تەحلیلات و لێکدانەوە و بۆچوون و کاتێکەوە سەیریشی دەکەی عەقڵی کامڵ نییە سەفیهە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کاتە خەڵک بەڕاستی متمانەی بە هیچ نامێنێ هەر ڕۆژە باسێک دەبیستێ هەر ڕۆژە قسەیەک دەبیستێ هەر ڕۆژە لێدوانێک دەبیستێ هەر یەک دەنگ و باسە یەک بابەتە هەر یەکە بە ئارەزووی خۆشی کاری بۆ دەکا ئەو خەڵکەش لە ڕێی تیڤیەوە هەمووی دەبینێ لە ڕێی سۆشیال میدیاوە هەمووی دەبینێ والله وای لێدە نازانێ متمانە بە کامیان بکە کامە ڕاستە و کامە درۆیە وای لێدێ وا چاواشە دەبێ خەڵکی ئەو ناسانە ئەو خەڵکانی ئەو سەردەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی درۆزنیان لێ دەبێ بە ڕاستگۆ ڕاستگۆیان لێ دەبێ بە درۆزن خائینیان لێ دەبێ بە ئەمین ئەمینیان لێ دەبێ بە خائین ئەو کەسانش کەوا کەم عەقڵن عەقڵ سووکن ناپسپۆڕن هیچ لە باردانەبوون قسە لە بواری گشتی وڵاتدا دەکەن ئەوانە دەبنە دەمسپی خەڵک و کاروباری ئەو خەڵکیان دەکەوێتە دەست بۆیە لە هەر وەختێکە کە پێوەرەکان تێک چوون کە هەر کەسە لە شوێنی خۆیاندا نەندرا کە هەر کەسە بە پێی پسپۆڕی خۆی کاری پێنەسپێردرا بەڕاستی وڵات بەرەو کاولبوون دەڕوا دکتۆر عەبدوڵڵا پەشێو لە کۆپ لە شیعرێکا دەڵێ ئادەم سمیث و ماندێلا بێنە خاکی چارە ڕەشان یەکەم دەکەن بە چایچیەک لە وەزارەتی ئابووری ئەوەی دووەم لای پەرلەمان بڕنۆیەکی دەکەنەشان ئادەم سمیث کە زانایەکی ئابووریە دەڵێ لە وڵاتێکا کە خەڵکەکەی چارە ڕەشن ئەگە بچێتە ئەو وڵاتە لە جیاتی بیکەن بە وەزیری ئابووری بە وەزیری دارایی ئەیکەن بە چاچی لە وەزارەتی ئابووریدا هەروەها ماندێلای ئازادی خواست
لە بەردەمی پەرلەمانە دەیکەن بە پاسەوان و بڕنەوەیەک سیلاحێکی دەکەن نەشان. بۆیە هەر وەختێک پێوەرەکان ئاواتێک چوون کەسانێک کە ئەهلی چەکن کە بۆ جەنگ باشن کە لەو وارەدا پسپۆڕن ئەگەکران بە دەمسپی کاروباری سیاسی و لێکۆڵەری سیاسی بەڕاستی ئەو بابەتانە تێک دەچن. ئەو کەسانی کەوا پسپۆڕی بواری ئابوورین کە لێزانن کە دەتوانن وڵات بخەنەوە سەر سکەیەکی ئابووری ڕێک و پێک کە داهات و خەرجی وڵات ڕێک و پێکەن ئەم کەسانە دانەمەزرێنران لە حکومەتە وایان لێهات کابرا ماستەری هەبێت لە ئابووریدا ببێتە چایچی ببێتە بۆیاخکەری پێڵاو بەبێ کار بسوڕێتەوە ببێتە شۆفێری تەکسی لەو لاشەوە کەسێکی نەخوێندەوار کەسێک کە هیچ لەو بوارەدا پسپۆڕی نییە پۆستێکی باڵای ئیداری لە بواری داراییدا پێ بسپێدرێ ئەو بەڕاستی وڵات دەبێتە شار و وڵاتی چارە ڕەشان خەڵکەکەی چارە ڕەش دەبێت. خۆشەویستان بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەبووە زۆر جاریش هەبووە درۆزن و خائین متمانەی پێکراوە ئەویش هەلی قۆستۆتەوە خۆی بەدڵسۆز و بە وەفادار و بە ئیخلاسکەری ئەو خەڵکە نیشانداوە کە متمانەیان پێکردووە. دڵسۆز و ڕازگۆیانیش لە مێژوودا قسەی خێریان بۆ خەڵک کردووە دڵسۆزیان نیشانداوە ئەمانەتیان پاراستووە جێگەی متمانە بوون بەڵام سوبحان الله سەیەکی میلەت بڕوای پێ نەکردوون گوێی لە قسەی ئەو پاک و چاکانە ڕانەگرتووە. خی پەروەردگار لە قورئانە باسی ئادەم و حەوامان بۆ دەکات یەکەم مرۆڤێک لەسەر زەویدا باوکە ئادەم و دایە حەوا بوون کەسێک کە درۆزنترینە کە ناپاکترینە کە ڕەمزی شەڕ و خراپەیە تا قیامەت کە ئیبلیسە پەروەردگار نەفرەتی لێکردبوو هات ئەم دوو پاکەی خەڵەتاند ئەم دوو مرۆڤەی سەر زەوی کە دایک و باوکی هەموو مرۆڤایەتین خەڵەتاندنی ئەویش بەوەی خۆی کرد بە ئەهلی متمانە ئەم ناپاکە ئەم درۆزنە ئەم نەفرەت لێکراوە ئەم دەرکراوە لە ڕەحمەتی خوا کە ئیبلیس و شەیطانی گەورەیە هات بە دڵسۆزی بە زمان شیرینی خۆی لە ئادەم و حەوا نزیک کردەوە وقاسەمەهما ئینی لەکوما لەمینە الناصحین. سەیری قورئان کەن بە چەند تەئکید وتی بەڕاستی سوێنتان بۆ دەخۆم ئەی ئادەم و حەوا کە بەڕاستی من دڵسۆزی ئێوەم سوێنتان بۆ دەخۆم من دڵسۆزی ئێوەم وەرن لەو دارە بخۆن ئەو دارە بۆیە خوای گەورە نەهی لێکردوون کە لێی نەخۆن بۆ ئەوەی نەمر نەبن خوای گەورە مردنی لەسەر بەنی ئادەم داناوە ئەگەر لێی بخۆن بە نەمری دەمێننەوە هەتایە نامرن هەتایە بە خۆشبەختی دەمێننەوە. ئەوەندە دڵسۆزانە ئەوەندە لێزانانە ئەوەندە زمان شیرینانە قسەی بۆ ئادەم و حەوا کرد حتا وەکو ئادەم و حەوای لە خشتە برد وای لێکردن کە لە بەهەشت هاتنە دەرەوە و هاتنە مەینەتەکانی دنیا و ئەم تاقیکردنەوەی دنیاە بۆ مرۆڤایەتی دەستی پێکرد. قورئان لێرەدا پێمان دەڵێ ئاگادار بە ئینسان ڕۆژگارێک لە ژیانتدا کەسێکی درۆزن کەسێکی ناپاک کەسێکی نەفرەت لێکراو خۆل لێ نەکاتە مامۆستا خۆل لێ نەکاتە دڵسۆز ئەبێ زۆر بە حەزەربی واللهی لە خوشکان و برایان زۆر جار ئینسانێک لێن نزیک دەبێتەوە دڵسۆزانە بە حیسابی تۆ ئامۆژگاریت دەکا ڕێگەی ڕاستن نیشان دەدا بەڵام ئیبلیسێکە بەڵام شەیطان سیفەتێکە ئەوێ بەدبەختت کە بۆیە عەقڵ و ژیری دەبێ ئینسان بکاتە کار ئایا متمانە بە چێ بکە و متمانە بە چێ نەکە و چێ خائینە و چێ ئەمینە چێ درۆزنە چێ ڕازگۆیە. والله ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی کرد فەرمووی ئەو ساڵە چاواشەکاریانە دێنە پێشەوە دەتوانم بڵێم ئێستا بەشێک لەوە هەیە بەڕاستی کەسانێک لە بواری خێزانیدا لێن نزیک دەبنەوە ئەگەر وریان نەبی خێزانەکەت هەڵدەتەکێنن بە زمانی شیرین دەچێتە لای خوشکێ قسە دەکا لای برایەک لەبارەی خێزانەکەیەوە قسە دەکا خۆی بەدڵسۆز نیشان دەدا خۆی بە ڕێنماییکرد نیشان دەدا بەڵام واللهی وێرانت دەکا عینی ئیبلیس سوێندت بۆ دەخوا ئەڵێ من دڵسۆزی تۆم من ئەمینداری تۆم من جێگەی متمانم پێ بکە بەڵام کاتێ متمانەت پێکرد ئەوە ماڵە خۆشەکە لێ تێک دەچێ و وەکو ئادەم و حەوا لەو بەهەشتە خۆشە دەکرێتە دەرەوە. هەر کەسێک متمانە بە درۆزن و بە خائین بکە کەشتی باشی بۆ بکە وەکو ئەم شیعری عەبدوڵڵا پەشێوی لێ دێ هەر کەسێ وا بزانێ ئینسانی درۆزن ئینسانی خائین ئینسانی ناپاک شتی باشی لێ دەوەشێتەوە و چاوەڕێی چاکەی لێ دەکرێ وەکو ئەو شعرێ لێ دێ کە دەڵێ تا سێبەری ئەوان مابێت دەبێ هەروە بە ئومێدی فرۆی چەوری بەرخەنێر بین
چاو لە هێلکەی دوو زەردێنەی کەڵە شێر بین. بەڕاستی دوو لە ڕووی جەنابتان پەرژین بێ بە گۆڵ زۆر گەمژەییە ئینسان چاوەڕێ بکە بەرخی نێر شیر بێتە گوانیەوە بدۆشرێ فرۆی چەوری لێبێ. ئەوە هیچ عەقڵێک قبوڵی ئەوە ناکە. زۆر گەمژەییە و ناحاڵی بوونە لە دنیا و هیچ نەبینینە کەسێک چاوەڕێ بکە و بە دیار کەڵە شێرێکەوە بێ هێلکەیەکی دوو زەردێنەت بۆ بکە. بە هەمان شێوەش گەمژەییە. بەڕاستی لە دەستدانی عەقڵە ئینسان بڕوای وابێ کەسێک کە مێژووی ژیانی پڕە لە خیانەت، لە درۆزنی، لە بێبەڵێنی، لە دەستبڕینی ئەم و ئەو، لە وەعدی درۆ و ناپاک تۆ چاوەڕێی خێری لێ بکەی چارەنووست دۆکو ئەو کەسەیە بە دیار بەرخی نێرەوە دانیشتووە تا فرۆی شیرە چەورەکەی بخوا. بە دیار کەڵە شێرێکەوە تەمەنی بەسەر ببا چاوەڕێ بێ هێلکەیەکی دوو زەردێنەی بۆ بکە کەوە لە مەحاڵاتە. بەڵێ خەڵکی کاتێ دەبینن ئەگەر چاک و پاک بی، ئەگە حەڵاڵ خۆر بی، سەرنجامت دواکەوتن و نزم بوونەوەی پلەتە، لەولاوە بەدزی و بەدرۆزنی و بە زمان لووسی و بە وەعدی درۆ بەرز ببیەوە، پۆستت بەرز بێتەوە، پلەت بەرز بێتەوە، داراییت باش ببێ، ئەو کاتە ئینسان زۆر مەبدەئی و دیندار نەبێ تۆش خەریک دەبی بەو دەردە بڕۆی و وا لێبێ نەسیحەتی مناڵەکانت بکەی بڵێ ڕۆڵە گیان وەڵڵی پاکی باوی نەماوە. کەسێک 30 ساڵ 40 ساڵ لە دایرەیەکایە غەشێکی نەکردووە، بەرتیلێکی نەخواردووە، دزیەکی لە ماڵی حکومەت نەکردووە، راپۆرتێکی لەسەر هاوڕەکەی نەنووسیوە، خیانەتی لە نیشتیمانەکەی نەکردووە، دوای 30-40 ساڵ سەیدەکەی هێشتا خاوەنی خانووی خۆی نییە، هێشتا داهاتێک لە گیرفانیان نییە، هێستا مانگێک موچەی نەدرێتێ پێوەی دیارە و نازانێت چی بخوا، لە کۆتایی تەمەنیان محتاجە. کەسێکیش لەولاوە ساڵانێکی کەمی بێ خزمەت دەوامی کردووە، بەڵام لە هەموو لایەکەوە لێی داوە، بەرتیلی خواردووە، گەندەڵی کردووە، دزی لە حکومەت و ماڵی گشتی کردووە، دزی لە فەرمانگەکەی کردووە، وەسڵی بەتاڵی پڕ کردوێتەوە پارەی پێ خواردووە، لە پڕێکا بۆتە کوڕێک. ئەم پاکە، ئەم حەڵاڵ خۆرە، ئەم خاوێنە ئەگەر بێت و زۆر مەبدەئی نەبێ، زۆر خاوەنی دین و دینداریەکی ڕاستەقینەی تێگەیشتوانە نەبێ، وەڵڵاهی دڵێت جا من چیم کرد؟ خۆم ڕەنج بە خەسار کرد. بەڕاستی ئەو هەموو پاکێتی منەوە تەپلەکەم هەروەکو خۆیەتی، هیچ بەرز نەبوومەوە، هیچ نەگەیشتمە موچەیەکی باش، داهاتێکی باش، پاشەکەوتێکی باش. ئەوە ڕەفیقەکانیش من، ئەوە ناسیاوەکان من چۆن لە کتوپڕێکە لە ماوەی ساڵانێکی کەمدا چۆن پێگەیشتن وەکو قارچک هەڵتۆقین و بەرز بوونەوە و ناویان دەرکرد و خان و ماڵیان بەرز کردەوە. ئالەو کاتەدا ئینسان بەڕاستی خەریکە سەری لێ دەشێوێ، متمانەی بەو پاچێتیەی خۆی خەریکە لاواز دەبێ. وای لێ دێ وەکو ئەو شعرەی لێ دێ کە کاتی خۆی شاعیرێکی گەورەی کورد هەبووە، ناوی مەمەنداغای میراودەلی بووە، مەمەنداغای کوڕی ڕەسوڵاغای میراودەلی پشدەری بووە کە لە ساڵی 1970 لە گوندی مەرگە لەدایک بووە، لە ساڵی 1973 وەفاتی کردو و هەر لە مەرگە نێژراوە. مەمەنداغا کە نازناوی شعری فانیە، قەسیدەیەکی هەیە، من هەر ئەم دێک دوو کۆپلەی وەردەگرم کە نەسیحەتی منداڵەکەی دەکا و دەڵێ ئەگەر پێت خۆشە گەورەی دێ بڵێ وریایە ئازایە، ئەگەر پێت خۆشە گەورەی دێ بڵێ وریایە ئازایە، دزێکی زۆر درۆزن بە هەتا هەی مەیلی خواریکە. ئەگەر پێت خۆشە ئەولادت نەبێتە ژێر چەپۆکی کەس، کە بوو هەر جێبەجێ فێری نیفاق و حرس و هاریکە. ئەوەندەی مەینەتی بینیوە، ئەوەندەی بینیوە کە ناپاک و دزەکان و خراپەکارەکان ئاجە لەو سەردەمەدا بەڕێزان. ئەو لە 1910 لەدایک بووە، لە 1973 وەفاتی کردووە. لەو کاتەدا وتوێتی گەورەی دێ، ئاغای دێ، دەسەڵاتداری وەخت، ئەگەر پێت خۆشە بڵێ بەڕاستی ئازایە، بەڕاستی وریایە، بەڕاستی چالاکە، بەڕاستی حەقی پۆست و پلەی هەیە، ئەڵێ دزێکی زۆر درۆزم بە، بەردەوام مەیلی خواری بکە بەڕێ ڕاستامەڕۆ. ئەگەر پێت خۆشە ئەولادن نەبێتە ژێر چەپۆکی کەس، ئەگە حەز دەکەی ئەولادەکان هەر ڕۆژیەکە چەپۆکیان لێ نەدا و ژێر دەستە نەبن و محتاج نەبن، کە بوو هەر جێبەجێ فێری نیفاق و حرس و هاریکە. منداڵەکان بڵێ ڕۆڵە گیان ڕازگۆیی بەخوای چی لێ پەیدا نابێ، ئەوێ دوو ڕووبی، ئەوێ وەکو قڕژاڵ وابی، لەم سەریش بڕۆی لەو سەر بڕۆی، بەو بڵێ بە قوربانت بم لەو دوایی زەهری بدەیتێ، بەو بڵێ متمانەم پێ بکە لەو دواوە لە پشتەوە لێدەی.
فێری حرسی کە فێری تەماحی کە فێر بەهار بێ بڵێ دنیا یان بیعار دەیخوا یان هار دەیخوا کە بەڕاستی ئەمە پەروەردەیەکی نادروستە بەزەم شاعیرە مەبەستی ئەوەیە زەمانێک دێتە پێشەوە تۆ دەتەوێت دڵسۆزانە منداڵەکان ڕازگۆیانە پەروەردەکەی بەڵام کاتێک کە دەوروبەرێک دەبینی وڵات وا شێواوە بارودۆخەکان وا تێک چوون درۆزن بە ڕازگۆ ڕازگۆ بە درۆزن خائین بە ئەمین ئەمین بە خائین دەناسرێ کابرا ئەگەر زۆر مەبدەئی نەبێ زۆر موسڵمانێکی ڕاستەقینە نەبێ بە منداڵەکانی دڵە ڕۆڵی گیان وریا بن هەر حرس تەماح باز بن نیفاقکار بن دوو ڕوو بن بە هەردوو سەر بڕۆن وەفاتان بۆ کەس نەبێ زەمانی ئەوەیە بۆیە بەداخەوە ئەوە یەکێکە لەو شتانەی کە بە چاوی خۆمان ڕۆژگار ئێمە تەعاملی لەگەڵا دەکەین و دەیبینین کە ئەوانە هەرچەند ئەگە وەک شکاتیە چونکە سەرنجام بەڕێزان هەر ڕاستی دەیباتەوە هەموو خواری و نیفاق و حرسی هاریەک سەرنجامی تیاچوونە بەڵام بەواقع بە بۆچوونێکی کاتی وا دەبیندرێت کە ئەوانە براوە بن کە لە ڕاستی داوانیە هەندێک جار خۆشەویستان ئەو کەسەی متمانەی پێکراوە ئەو کەسەی کەوا مەسئولیەتێکی پێسپێردراوە ئەوە لە لای خەڵکی لە لای حکومەت لە لای دام و دەستگاکەی بە کەسێکی ئەمیندار و متمانەدار دەناسرێ لەولاوە کەسێکی تر ڕێگرە دزە جەردەیە بە ئاشکرا بەو ناوە پیس و خراپە دەناسرێ بەڵام ئەمەی کە بە ئەمیندار ناسراوە کە بە متمانەدار ناسراوە هەلی بۆ هەڵ نەکەوتووە ئەگە هەلی بۆ هەڵ بکەوێ و دەرفەتی ببێ باوەڕکە لەو دز و ڕێگرە خراپترە بەڵام جارێ مەجای بۆ نەکراوەتەوە لە دەرفەتێک دەگەڕێ ئەم کاری خۆی جێبەجێ بکە کتێبێک هەیە وەتیلکە الئەیام و نووسەری لاوی کوێتی ئەدهم شەرقاوی نووسیوێتی لە کتێبی وەتیلکە الئەیام و لە لاپەڕەی 66 ئەم بەسەراتەم خوێندەوە ئەڵێن لە شاری کوانغشتۆی وڵاتی چین لە وڵاتی سینە باندێکی دز و جەردەیی و تاڵانکردن هەڵیان کوتایە سەر بانقێک کە پارەیەکی زۆری تێدا بوو کاتە دەوری بانقەکەیان گرت سەرۆکی باندەکە سەرۆکی تاڵانچی و دزەکان بە هاواری بەسەراکردن و بە مکەبەرێکی بچکۆلە پێوتن کتی ڕئیسی بانقەکە جێگرەکەی کارمەندان پاسەوانان ئێوە خاوەنی ڕوحی خۆتان و گیانی خۆتانن ئەو پارەش کە لەو بانقەدایە مافی حکومەتە ماڵی حکومەتە ئێوە لە پێناوی حکومەت و ماڵی حکومەتە ڕوحی خۆتان بە قوربانی مەکەن وەرن تەسلیم بن وەرنە دەرەوە بانقەکە تەسلیمی ئێمەکەن ئێمەش دەست بۆ گیانی ئێوە نابین ئێوە دیفاع لە ڕوحی خۆتان بکەن و خۆتان ڕزگارکەن نەک لە پارەی حکومەت بەڵێ لەو کاتەدا پێش ئەوەی تەلەفۆن بۆ پۆلیس بکەن و دەستگای حکومەت ئاگادارکەنەوە کە دست چوار دەوری بانقەکەی گرتووە و ئێتر وایە ئێمە لە گەمارۆ دراوین و خەریکم بە بارەمتە بمانگرن سەرۆکی بانقەکە ئەمینداری بانقەکە ئەو کەسەی کە لێپرسراوی گشتی هەموو بانقەکە بوو بە جێگرەکەی و بە دووسێ کارمەندی گوت وتی وەڵڵاهی خۆ ئەم پارەیە ئێمە تازە چی بکەین خۆمان بە کوژ نادەین ئێستا بەبێت چەک دەڕۆینە دەرەوە و خۆمان تەسلیم دەکەین با پارەکە بەرن بەڵام بۆ شتێک نەکەین خۆ ئێمە هەتا ئێستا بە پاشی هێناومانە نەشمان توانیوە دۆلارێک بدزین ئەم بانقە پارەیەکی زۆری تێدایە 15 ملیۆن دۆلاری تێدایە وەرن 10 ملیۆنی بۆ خۆمان لا دەبین 10 ملیۆنی لە شوێنەکە حەشاردەن و لە شوێنێکی نهێنیدا بیشارنەوە دواتر بانقەکە تەسلیم دەکەین لە لای حکومەت ئەڵێن دزەکان بەسەر بانقەکەیان دادا و هەموو پارەکەیان بردووە ئێتر ئێمە لە دواییدا بۆ ڕۆژگارێک خۆمان دێنەوە بانقەکە ئەو پارەیە گلمان داوەتەوە شاردومانەتەوە بە ئیسراحەتی خۆمان تا دەمرین بەشمان دەکا نە بە دز دەناسرین نە بە تاڵانچی دەناسرین نە هیچ جەریمەیەکی یاسایی و قانونیمان کردووە کەسیش گومان لە ئێمە ناکە چونکە ئەڵێن ئەو کاتە دزەکان تاڵانچەکان هەموو بانقەکەیان بردووە چێ ئەزانێمەوە پارەمان پاشقل داوە جێگرەکەی و کارمەندەکان بە قسەی دەکەن 10 ملیۆن دۆلاری لە شوێنەکە خێرا تەلەفۆن بۆ پۆلیس دەکەن تا پۆلیس دێ و دەور و بەردەگیرێ و ئەو سعاتەی کەم کارە ساتە ڕوودەدا لە شوێنێکی نهێنیدا کە ئەوان طبعا لە بانقەکەدا دەزانن پارەکان لە کوێدانراوە و دزەکانیش دەزانن لە کوێدایە لە شوێنێکی نهێنیدا 10 ملیۆن دۆلاری لێدادەن خۆیان تەسلیم دەکەن و دێنە دەرەوە و ئتر ئەوانیش بە بارمتە دەڵێن ئەمانەمان گرتووە هەر پۆلیسێک کەسێک لێمان نزیک بێتەوە دایان کوژین پیلانەی دزەکان تاڵانچەکان سەر دەگرێت بانقەکە تاڵان دەکەن پارەکە دێن و خەریک دەبێت دوورکەونەوە یەکێ لە دزەکان بە سەرۆکەکان دەڵێت جەنابی سەرۆک ئەبێت چەندمان پارە هێنابێ نەیژمێرین ئەڵێ بێدەنگ بە کاتی خۆت بە شتێکەوە بە فیڕۆ مەدە کە دوایی بە ئاسانی پێمان دەڵێن
وتی چۆن کوتی حد و 3 ساعتی کە چاوەڕێ بکەن لە تەلەڤیزۆنەکانەوە بە تێگڕایی ئەڵێن کۆمەڵە دز و تاڵانچی و مافیا داویانە بەسەر بانقێکدا کە ئەوەندە ملیۆن دۆلاری تێدا بوو ئەوان بخۆن ژمارەکەمان پێ دەڵێن یەکسەر پێمان دەڵێن ئێمە چەندمان دزیوە دوورکەوتنەوە دەستی پۆلیسیان پێ نەگەیشت و کارەکەیان سەری کرد چون چاوەڕێیان کرد لە ئیخبارەوە لە تەلەڤیزۆنەوە ئیعلان کرا کە بەڵێ ئەمڕۆ بانقێکی ڕفێنەر و تاڵانچی و دز پیاوکوشت دایان بەسەر بانقی فلان شوێن و فلان گەڕک و شارە 15 ملیۆن دۆلاریان بردووە کاتێ سەرۆکی دزەکان تەماشایان کرد ئەو پارەی ئەوان هێناویانە 5 ملیۆن دۆلارە ئەی دەیەکەی دیارە دەیەکە سەرۆکی بانقەکە خۆی شاردوێتیەوە بردوێتی ئالەو کاتەدا دزەکە سەرۆکی دزەکان و تاڵانچەکان قسەیەکی ڕاستی گوت وتی وەڵڵاهی زۆر سەیرە ئەو کابرایە چەند ساڵە ئەمینی ئەو بانقە بووە ئەوە حکومەت خۆی دەڵێ بە حیساب و بە ژمارە 15 ملیۆن دۆلاری تێدا بووە ئێمە 5مان هێناوە هەمومان بەیەکەوە بووین تەنها 5 تێدا بوو کەواتە ئەو دەی بردووە ئێمە کە ئەوەندە بە خراپ ناسراوین کە ئێستا بژیرین سزامان لە سێدارەدان و زیندانی هەتاییە هەموو خەڵک نەفرەتمان لێ دەکات بە زوو جەردەمان دەزانێ 5 ملیۆنمان بەرکەوتووە جەنابی کە ئەمیندارە و چەند ساڵە کلیلی قاسەکەی پێیە ئەو خۆی دزی گەورەیە بەس یەک جیاوازیمان هەیە ئەو شەهادەی هەیە ئەو خوێندەوارە ئەو پلەدارە ئەو جێگەی متمانەی و ڕازگۆییە بەڵام من کابرایەکی نەخوێندەوارم من کابرایەکی شەهادەدار نیم من هیچ پۆستێکم نییە و ناوێکی خراپم بەدووەوەیە تەنها ئەوەندەمان فەرقە ئەو دزێک و تاڵانچێکی خوێندەوار و خاوەن پایە من دزێک و تاڵانچێکی نەخوێندەواری بێکەس و بێشەهادە و بێپۆست فعلەن وایە زۆر جار ئەو کەسانە فرسەتیان بۆ هەڵ نەکەوتووە ئەگە فرسەتیان بۆ هەڵکەوێ زۆر لە ناپاکەکان خراپتر دەبن بۆیە گەڕانەوە بۆ سیستمێکی ڕاست و دروست ئەوەیە کە هەمیشە لە وڵاتە ڕازگۆ جێگەی بەرزی بێ درۆزن لە خوارەوە بێ ئەمیندار جێگەی بەرزی بێ خائین بهێندرێتە خوارەوە ئێمەش خۆمان ئەو کەسانی ڕازگۆم بڕوایان پێ بکەین عەقڵمان بەکار بێنین چاواشەکاری نەکەین چاواشە نەکرێن خائینمان لێ نەبێتە ئەمین ئەمینمان لێ نەبێتە خائین درۆزنمان لێ نەبێتە ڕازگۆ ڕازگۆمان لێ نەبێتە درۆزن بابەتی متمانە بابەتێکی گرنگ و زیندوی ئەمڕۆیە ئومێدەوارم ئەگەر تەمەن باقی بێ و خوای گەورە فرسەتمان بدای ئینشاءالله لە ئەڵقەی پێنجەمە هەندێک قسە و باسی تری لەسەر بکەین داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لەو کەسانە بین کە جێگەی متمانە بین متمانەمان بە خۆمان هەبێ متمانەمان بە خەڵکی دەوروبەری ڕازگۆ هەبێ عەقڵمان سەلامەت بێ چاومان جوان ببینێ ئەمیندار بە ئەمین و ناپاک بە ناپاک بناسین ڕازگۆ بە ڕازگۆ و درۆزن بە درۆزن بناسین خوای بمان پارێزی کوردستانمان هەموو وڵاتان کەونە بارودۆخ و ساڵانێکی خەڵەتێنەرەوە کە پێوەرەکان تێک بچن خوای ئەم کوردستانەمان لەگەڵ هەموو وڵاتانی سەرزەویدا پارێزراوکەی لە هەموو نەخۆشیەک لە هەموو ناخۆشیەک ئەم ڤایرۆسی کۆڕۆنایەش خوای پەروەردگار بە ڕەحمەتی خۆت بەرەو کۆتایی بڕوا نەجاتمان ببێت لەم بەڵاو نەهامەتیە لەگەڵ تێکڕای مرۆڤایەتی و سەرزەویدا ژیانمان ئاسایی بێتەوە بارودۆخی ئابووریمان ببوژێتەوە خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە خوا لەم نەخۆشیە و لە هەموو نەخۆشیەکان بە دوورمان کەی و بمان پارێزی ئەوانەی نەخۆشی کۆڕۆنایان گرتووە ئەوانەی هەر نەخۆشیێکی تریان هەیە یا شاف یا ئەڵڵا شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی کەوا بەم نەخۆشی کۆڕۆنایە یان هەر بە نەخۆشیەک وفاتیان کردووە یا ڕەبی خوایە پلە و پایان لە بەهەشتا بەرزکەیتەوە سەبووری خانەوادە و بنەماڵیان بدەیت عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی هەموو لایەکمان دڵخۆش و سەرفرازی دنیا و قیامەتکەی وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين آمين يا مجيب السائلين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون